یەکەم فیستیڤاڵا شانووە خواندنگەهێن بنەرەتیên parêzgehên Herêma Kurdistanê li Duhokê bi rêve çû. Efrenga fîstevala bû hindê neda ku têkeliyek nav bajêrên Herêma Kurdistanê da peyda bin û ji nêzik zar û hevdû binasin. برای خیراتنا همین شان داد که کوش دلوی سنور پارێزگاه دهو که زحمت کشای و افرو که حاضر بویم نواوی هولی داد شفلی را پایتخت سلیمانی و حلبچه و کرکیک و گرمیان و همی افشاندید که بشکدار بله اوه یکم فیستیوالا شانوی سر آستی حریم کردستان تذکرن و شش پارێزگه یه حریم بج دارن و دوک حلبچه گرمیان سلیمانیه شش پارێزگه منه اول داخلی بجداری و فیستیوال بوم فیستیوال بوماوی سه روزا دوکشتن یک بودان اسپیدیه یک بودان ایواریه Zaroyek bejdar ji Silêmaniyê behsa wê şanûyê diket ya ku rolek serekî têda dileyzîtin. شانۆکە ئێمە باز لە ئەفسانەیەکەکە دەربارەی شیرین و فەرهاد یعنی تقریبان وەکو ئەوە کە شانۆکەمان کۆن بگێڕینەوە نەک باسی عەشقێ بکا لە نێوان شیرین و فەرهادە باز لەوە ئەکا کە ئێمە پاشایەکمان هەیە زۆردارە ئەوێ هەموو شتێکا بەس بۆی میلەتەکەی بێنە سەر بڕوای ئەو یعنی دڕندە بن تێگەی چۆن ینی کەسێکی خراپن بەڵام شیرین و فەرهاد هەڵەسن بەوەی کە کەسێکی زیرەکن هەموو شتێکن لە پێناو ئەوەی میلەتەکان باش بێ هەڵەسن بەوەی کە زداتی پاشاکە ئەکەن زۆرداری ناڵن لە وڵاتەکەیە Ji bilî pêşkêşkirina şanûyan divan sê rojan da pîşangehek fotografî bi navê Baxek ji belgên zêrîn yên zarûyên wek êk cêmik di vê fîstevalê da bejdar bûye. وەک ڕێکخراوی کوردستان فۆتۆ بە پێشانگایەکی فۆتۆگرافەری هاوبەش کە بەرهەمی 16 فۆتۆگرافەرە تایبەتە بە منداڵانی وێکچوو جمک کە بەرهەمی هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستانە لە فیستیڤالی شانۆی منداڵان ئەمڕۆ بەشداریمان کردووە خۆشبەختانە وێنەکانی منداڵان لە هەموو شارەکانی زاخۆ دوهۆک هەولێر هەڵەبجە سەی سادق ڕانیە و سلێمانی و کۆیی و چۆمانی تێدایە Efrenga bizavên berfireh bû zarûyan hênekirin dibine handan bû pitir zarû ava bibît li ser hinek binemayên zanistî û rûşenbîrî.